دا ئارەزووم دیداری تۆیە خەم و ناسوور و ژانم کۆ بە کۆیە ئەلەم شارە غەریب و بێنەوامە هەتا کەی ئەو هەموو وعدەت درۆیە. لە باخچەوە سلااوان لێ بە هاوڕانی ئازیزم ئەم جاریش هاتوین بۆ یەکێکی تر لە گوندە جوانەکان. ئەم گوندە کە ئەیبینن سەر بە بەشی ناوەڕاستی دەهێستانی فەیزوڵڵا بەیگیە لە شارە جوانەکەی بۆکان. ئەم گوندە جوانان نزیک بە 40 ماڵ و 200 کەس دانیشتووی هەیە وەکو هەموو گوندەکانی مکوریانی ڕەنگین بژێوی ژیانیان لە ڕووی کشت و کاڵ و ئاژەڵداریەوە دابین دەکەن. هاوڕێمان من با بچین ناو گوندەکە. سلام علیکم. باشی شکر. ئەوە دانیان پێی؟ ئەمەی خۆتانن؟ سلااو. باشی شکر کەمێکیان پێ بە منیش؟ باشەوە دانیان پێ دەدەن چی پێڵن؟ هەڕەن منیش بڵێم دانەکانە ئەوە هی خۆتانە یان ئەیکڕنە؟ وەڵاهی خۆمانە. ئەی زەمینتان هەیە مەزراتان هەیە؟ وەڵا هەمانە باشە دەخدا بە زیادێ. خوا ڕستان بە کێ هەیە لە ماڵۆ یارمەتیت بە؟ وەڵا خۆم واغاکەمین و کوڕێکمەوەیان ئەویان ژنیە ناوە ماڵی لە گۆلەو. هەیانی تاقە یەک مناڵتەیەوانی؟ سیان مەیە کچەکەم شوی کردووە و کوڕە گەورەکەم ژنم بۆیە ناوە. باشە ژنە لەکوێ بۆی هێناوە؟ هەر لە گۆل. لە گۆل باشە دوورە یان نزیکە بێنەوە؟ وەڵا زۆریش دوور نییە. ئەی بۆ چی ئێرەت بە قابل نەزانی وا ڕۆشتی بۆ زۆرم بە قابل زانیوە کوڕەکە بە قابلی نەزانی قسمەت ئەی کچەکە لەکوێ داوە بەش؟ وەڵایش نبۆکان داوە بەشوو وا یەکسەر بڵاوە کردوونەتەوە زانی؟ سێ دەنکمە یارە وەڵا. باشە ئیشەڵا کە تەمەەن درێژ بن ئەی لە بووکەکەت ڕازیت؟ ئەرە وەڵا بە قەیک دنیانی ڕازیم زۆرکی باشە؟ ئەرە وەڵا لە خوددا بە زیادێ. ئەی زاواکەت؟ وەڵا زاواکەشم خودداویچیلی زۆر باشە. سەردانتەکەن دێن بۆ لات یارمەتی دێن ئەرە وەڵا. ئەی باسی شایەکەم بۆ کۆبزانم لێرە شایتان بۆ گرت یان برتانەت شوێنێکی بۆمان گرت. باسە کوڕەکەت و بووکەکە دوتیان ئێمە شایی ئێرەمان ناوێ ئەچینە تالاریان هەر بۆ خۆش بەمان خۆشمی لە تالار بێ. یعنی ئەیسە خەریکی بۆ هینەکەی یان نا قسەی کوڕەکەت بوو یا قسەی خۆتان بوو تالار؟ وەڵا قسەی خۆشمان بوو. باشە زەماوەنی دێخۆ زۆر خۆشەوانە؟ وەڵا زۆر خۆشە. بەڵام قەدیم کاری وایەنە سێ لێرە نایگرن کوڕا ئەڵەن جێوڕەمان دیێ جێوڕەمان شپرزابێ و بۆمان جێبەجێ نابێ. کە ئەچن بۆ ڕاستەکەی کە ئەچن بۆ شایەکانتان گشتان جلی کوردی لەبەرەکەن وانە دەسماڵ و کەسێک هەیە دەسماڵ و شتتان بۆ دروستکە؟ ئەرە وەڵا هەشا و خوشکم چاکیەکە خوشکێکم هەیە ماڵی لە بۆکانە. ئەو چاچیەکە ئەی بۆ خەڵکی ئەم دێهاتەشی دروست کردووە یان نافەقە بۆ خۆت تایبەت؟ هەر بۆ خۆمان. خەیاتی لێ ئێرە جلەکانتان ئەیەن بە خەیاتی ئێرە یا ئەیەن بە بۆکان؟ وەڵا ئێن بێ ئێرە. وە لە جلەکان ناڕازیوی بڵێ ئەمە تەنگە و ئەمە گوشادە و ئەمە بەدڵ زۆر جوانی چاکردە دەست چاوی خۆش بێ یاخوا. باشە دەستی خۆش بە یاخوا چون خەیات زۆر کاری واکە یەک دەفاڵێ ئەوم بۆ وا بدورە شتێکی ترەی دوورەوانی؟ بەڵێ ناوەڵا کاری وای نەکردووە. ئەی ئەو مریشکانە هی خۆتانن وتە دوانە؟ بەڵێ. ڕۆژی چەندانە هێلکاکەن چەندانن لە ئەوڵە چەندانە بوون چەند جوچکە بوو؟ زۆر بوون. بەڵام نزیکەی 20 دانەیە زیاترە بوو 25 ئەم نابوو. ئێستا کەمی کردوانە؟ ئەرە وەڵا کەمی کردووە. سەرتان بڕێوە؟ ئەرە وەڵا سەریشمان بڕیوەن. بازێک ئەڵەنە مریشکی کوردی ناخۆین ئێوەی خۆن نایخۆن ئەو قڕانە نایخۆن هەراغ ئەدان ئەرە وەڵا نایخۆن ناوەڵی تیان نایخۆن. باش ئەی ئەمە ڕۆشتەشتان هەیە؟ ئەرە وەڵا هەفتاشتا سەرێکمان هەیە. باشە ئیشەڵا خوا ڕستان بە باسی مەڕەکانم بۆ بکە بزانم هەر خۆت ئەیان دۆشی کەس نییە یارمەتیت بە؟ ناوەڵا هەر بۆ خۆ. ئەشێ دەست و پوختیشە خۆش بێ. وەڵا چوزانم. نادیارە؟ وەڵا چوزانم. باسی ئەوم بۆ کۆ بزانم شیرەکەتان دۆشی بەرهەمەکەی چییە؟ ئەیفرۆشن؟ پەنیر وێ کێنە کوپەوە. پەنیری کوپە. باسی پەنیری کوپەکەم بۆ کۆ بزانم چۆن دروستیەکەی؟ وەڵا هەوێنێکی یەکەی نەو هەوێنە وشکەکە
هەوێن تێکەن و ئێگوشین سەلکە سەلکە خێنە سەڵک زۆر ئەگرین دا وەختەی ئاخری مانگی بەهارێک کوتین ئەکتیمە بەردەوەنی لەسەر پنەکە دایانێن ئەکتین و دایەگرین و پیاوان دێنن شەش پیادێنین دایەگرن و ئەی خێنی چاڵە باشە ئەشی فرۆشن وانە بەمومانە فرۆشین هەیە کە پارەی لێ دەربێن و ژیانتانی بەڕێوە وا بە زیاد بێ ئەرەوەڵا خوا ڕستان باەخوا ئەی کەرۆشتەکەشی خۆشە ئارەوەڵا کەرە دروستەکەین دۆ دروستەکەین کەشکی لێ دروستەکەین بووە مهمانێکتان بێ بڵێەوە ئێمە مەڕێکەین بە ئەژزا و چون مهمانمان هاتووە بۆ بووکەکەتان کاری واتان وەڵا وتمانێککەین بکە کەوتی بیان بەخۆم دامان بەخۆی دەی باشە باشە دەست و چاوتان خۆش بە خوا ڕستان بە دێ با منیش کەمێتردانیان پێ بم ئەوە شەوانەیان بێنە ژوورەوەن ئەرەوەڵا دێ باشە دەست و چاو خۆش بەخوا وەرم بخۆندەی دەست و خۆش بێ لەسەر ئیزنە خوا حافیز سەر چاوەکە یاخوا خوا حافیز خوشکێکیان چۆنی سەلام باشی سەلامەتی زۆر سپاس چێکی لێرە دانیشتووی والله هەراوە بە بێتاقەتی چی دەکەی سەرمان نییە لێرە والله ساردیشە شوت کردوەیاننا بڵێ لێرە ئیزدواجم لە مێژە ئەروەڵا 7 ساڵ حەو ساڵ تەمەنە زۆر کەمە نا وا منداڵ دیارە ژن وا باشەوانە وڵای سوزان من وانیشان دەدو وا باش نا تەمەنە زۆر کەمتر دیارە ئەی خەریکی چیت لێرە لەکوێوە هاتووی کچی ئێرە بووی یان بە بووکی هاتی بۆیە خەڵکی بۆکان بووم لێرە ئیزدواجم کرد لە بۆکانیش زندگیمان کرد وەلی دوای چەند ساڵە کاتینەوە ئێرە باشە تۆ کچی بۆ کام بۆی هاتووی بۆێوانە ئەشێ دلیلەکەت زۆر قایم و محکەم بێ کە هاتبێتەوە بۆ دێ چون زۆر کەس لە دێ هاتەوە ئەڕۆن بۆ شارەکان وانە چۆن بووکە تۆ لە شارەوە هاتی بۆە وەڵای دی خۆلاسە قسمەت دیسانەوە کوونێش هەرچی فکری لێ دەکەم و ئێرە خۆشترە تاکوونێ شار زۆر ئازادترە هەتاوەکوونێ شار ئەوێ بەسراوە مەحدوودا زۆرش شتی تایبەتی خۆی هەیە وەلی من خۆم ئێرم زۆر پێ خۆشترە تا بۆکان کە منداڵی بۆکانیش بووم مەلی بازم پێم خۆشە لێرە زندگی دەکەم ئەی لێرە خەریکی چیت وەڵی ئاڕایشگەری دەکەم و خەیاتیم دەکرد ساڵان وەلیێلان 1-2 ساڵەکە نایکەم نەفەری لێرە فێر کردووە ئەلان ئەو دیکە ئەنی ئێستا خۆت خەیاتی ناکە خۆت وەسایت و دانیشتیوانی بۆم جێبەجێ نابێت چون منداڵم هەیە دیسانە کوونە بڕێک شەرایەتەکەم فەرقی هەیە ناتوانم خەیاتی کەم بەڵام ئاڕایشگەرێکم کە دەکەم زۆر باشە شوێنێکی تایبەتت هەیە بۆ مکیاجەکەت ینی بۆ جوانکاریەکانت یان هەر لە ماڵێ هەر لە ماڵێ فعلەن کار دەکەم وەلی بە هیوام کە جگایەکی تایبەتم بێ بۆ ئاڕایش باشە ئیشەڵڵا ئەی ئەگەر شایی یەک شتێک بێت حەفلەیەک بێت مهمانیە بێت کەسێک دێت بۆ لە ئەروەڵا زۆر باشی زۆر شکر باشە دەرامەدی خۆم هەیە و بووکت بووە تا ئێستا نا لێرە ئەسان شایی خۆ لێرە ناکرێ هەر دەچێتە بۆکان لە تالاروشت دەکرێ باشە بۆچی شایەکان لێرە ناکەن وڵای ئەلان زۆر کەس لەگە شەرایەتی دێ هەمووی وەکوی وا بارهاتووە کە بچنە تالار بۆیان ڕاحەتترە باسی خەیاتیەکەتم بۆ بکە بزانم جلی چیتە دووری لیباسی کوردی و قەسری و لیباس ڕاحەتی ژنان و باسی منداڵان و باسی منداڵان و دەسماڵشتم چا دەکرد دەسماڵی کوردی وەکو ئۆیە و ئێستا سازی ناکەین با ئەلان ژەو کارانە هەر دەکەم فەقە خەیاتیەکەم ناکەم دێ باشە ئەی بوو کەسێک لیباسەکەت بۆ بێنێتەوە بڵێ من ڕازێنی بلی وەڵا دەش بێ چون ئەو ئەلان من بۆ خۆم ئەو شتێکە لە نەزەرمدای شاید ئەتۆ بۆ شتە ڕازی نەبیوانە دەش بێ ناش بێ و زۆریش ڕازی بوون و زۆریشن بوو ئەلان زۆر کەس پیشنهادیان پێدام کە خەیاتەکەم کەم وەلیدی من خۆم جارە فعلەم بۆم جێبەجێ نابێ ئیشەڵڵا کە دوکانێک باسکە جوان ئاڕایشگایەک و یانەگەر بۆ کرا خەیاتیەک بزانە ئەلاقەت لەسەر
کامیانە زۆرتر بزانە ئەلاقە لەس ئەرێ چون دێهاتە ئەتوانی هەم لەلایەکەوە خەیاتی بکەی هەم لەلایەکیشەوە کاری ئاڕایشگەری و کاری جوانکاری بکەی. بەڵێ بەڵێ وەڵا ئومیدوارم کە بتوانم بەو شتە بگەم چون خۆم لە نەزەریشمدا هەیە زۆریش پەیگیریم. کێ کاریە و فێریە و کارانەتی کردوە هەم جوانکاریەکان هەم خەیاتیەکە. من بخۆم لە بۆکان مەدرکی هەردووکان ینی مەدرکی هەرسێکیانم وەرگر هەم مەلی لە دووزیەکە هەم خەیاتیەکە و هەم ئاڕایشگەرێکەش مەدرەکیانم وەرگرت و جائز زواجم کرد. ینی جوان بە تەکمیلی ئەرەوەڵا مەدرکی هەرسێکیانم وەرگرت جائز زواجم. باشە دەست و چاو خۆش بێ ئینشەڵا لەشە ساغ بە زۆر سپاس دەکەم. یاخواتە سپاس. ئەوە تاوەش کابرای سەوزیەکە. سلااو باشە مەمنونم دەستەکان ئەوە کەس نەبوو بە دەورتانەوە؟ ناوەڵڵا ئەرێ ڕاستە کاخە بەرەو سەرمایە ئیتە کەس سەوزی شتە ناکڕەوانە گرانە سەوزیەکەش گرانەان ئێوە لە چۆڕە هاتوون بۆکان هەرچی ڕۆژە دێن یان نا نەوەڵە هەفتەی ڕۆژێک سەنەدی هەفتەی وا ڕۆژێک جەری دوو جێل لە توولی هەفتەدا باشە تەواوی گوندەکانی دەور و پشتی ێراگەڕن ئێرە دەگەڕم بەشی هەوشار دەگەڕم بەشی سەقز دەگەڕم بەشی وەختی وا بوو هەتا بان هەبە توش دەگەڕام ئەها ناچم باشە کوێ زۆر بازاڕی باشە وەڵای ئەمن بۆ شخصی خۆم لە بەشی هەوشاردا لە بەشی بەدڵە زیاتر مشتریمەیە ئەی ئێستا گوڵکە لەرم و کەرەوز و شتی واشە هێنی ترسیان وەساری ترشاتم پێیە خێر و بانجانم پێیە باشە بە بێدونە دەشت نەڕۆیتەوە بۆ ماڵە هەرا بکە با بڵێن بزانین کەسێک دێ دەی سەوزی یاش سەوزی دۆڵمە سەوزی خۆرش با من تەبلیغ سەوزی وەساری ترشات جا با بزانم من هاواکەم کەسێک دێ من بە شارەوە بۆتەڵم باشە کوانێ مشتری جاتمەتیاڵن سەوزی ناسک سەوزی جوان وەرنە دەرە خان مەکان با بزانم کەسی لێ نییە سەوزی ناسک کەس نییە وەڵا کەس لێت ناکرێت ئەرێوە نیاڵم وەرزی سەرمایە باشە خاڵەگیان دەست و چاو خۆش بێ ئیشەڵڵا خوا ڕزق بە مەمنونم دەستیەوەش خۆش بێ ئیشەڵڵا موفەق بن خدای دایتو بدات خۆش بی یاخوا جا ڕۆشنێکە بڕۆخە حەفیزە بێ دیمەنێکی زۆر خۆشیە ئێرازانی دیارە بەهارەکانی وەختێک گیا دێ زۆر خۆشە بێوانە باغ و سلااو باشی يخلص سلامة نشكر تشكرا لكم سلامة بالنيابة ئەو دارانە زۆر جوانن ئەگەر بەهار و هاوین بە پێم وابێ گەڵای سەوزە بێت و کە باخچە چونکی هەر ناوەکەشی خۆشە لە بەهارە یەکجار زۆر دەیەکی سەوزەڵانی و پڕئا و زۆر دەیەکی خۆشە بەخێر بێنیە باشەبالێتان تێک نەیە باسیێرم بۆ بکەم با بزانم بۆچی بەم دێهاتاڵەن باخچە بەم دێدا چونکی سەوزەڵانی بووە و داروباخی زۆر لێ بووە مەعزیەوە ئەگەر ئاوا داروباخی زۆر لێ داری میوەشێر زۆر لێ بووە بۆیە ناویان ناوە باخچە من بینیم باخی تیا بوو باخەکان نیشتان ئەلعانەکە بێ قەزابی ئەم بەردەی تۆ دیوتە تەواوی داری قەیسی بوو ئەنواعی داری تیا بوو ئەو لای دیکە بەر مزگەوتەکە ئەوەش تەواوی باغ بوو هەموو لەمی قلابە هەڵکەنرا حتەواوی سەرخوار ڕۆی هەموو دار بوون داری گوێز و داری قەیسی و داری تو ئەنواعی داری میوەی لێ بووە ئەوە باخچە بۆوانە هەتا باسەکەن ئەڵێن دوو قەرەچی لە سولەیمانی ڕۆیشتوون یێرە گوێزی بەناوبانگی لێ بووە و تویە کچەکەم پێ بدە بیژۆزمە و تویە بە شەرتێ پێتەن بیبێ بن جۆزەکانی باخچە لای ئاغامەجیخان لەوێنانە زەماونەکەی لێ بێ ئەو جۆزانە ئەو یێرانە ئەو نەخۆش بووە ئەو دارانە و نەگەورە بوون ئەو ئەرەوەڵە ئەو قەرەچیانە ئەو چادرنشینانە هاتوون ئەگەر کۆچیان کردەوە بوو ئەکسەرن بۆ زەماونەکان هاتوونە تۆ ئێرە گوێزەکان ئەوە بانگی داوەتەوە و کانیەمان هەیە منزورە بەکانی گوێزەکان کەوایەت گوێز لێراشە زۆر تایبەت بێ گوێزەکانیشی خۆشە خۆش ئەرە وەڵی تامی فەرقەکە لە این هەموو جێگایەکی دیکە
گوێزی کاغزی جوان ئەنواعی جۆزی لێ سارەوە گشتان گوێستان هەیە یان بازە ماڵێک تەواوی ماڵەکان هەیەە وڵی ئەوەیە گەر زمین و شتی بێش کرد وڵایە بەش خۆی زیاتریش بۆ خڕی فرۆش جۆزیانە دەرە وڵات کرد جۆز و بایم و بەڵێ ڕستان بایشله باسی زەماونت کرد تۆژە و جلە کوردیە ڕەسەنە جوانانت لەبەرایە باسی نەهێژ منە گەر خۆم بناسێنم آخر باسی باخچەمان کردوتم بە پێش لەوە پێشەتر من خۆم بناسیایە بۆ ئەوەیە گەر شاید زۆر کەسە دە بڵێ ئەو ئاغایم دی و نازانم خەڵکی کوێ بووە من مستەفای خودداکەرم 12 ساڵ شۆڕای ئاوایی بووم لە خزمەتتانان بەخێر بێن یا خوددا سەر چاوی من شۆڕاشی ئێسش یانە ناوەڵا 12 ساڵ لەوە پێش ئەلانەوە ئەم دەورە شۆڕانە بووم ئەنا 12 ساڵ خزمەتم بە خەڵکی ئاواییەکە کردو داوە بە ئەوانەوە گەنجترن وانە وەڵا ئیتر من بەوەڕە ساتە بووم وتم قەیناکە با بە وەڵی نۆبەی ئەوان بێ ئەی دێن بۆ لات پرسیاروشتە لێ بکەن مەشۆرە زۆر جار مەشۆرەتمانە دەبەیەکەوە ئەلانەکە کە تۆ ئەو جارای بینی بە مەشۆرەتی هەمومان ئەلان پوڵی ئاوایی کۆکراوە تۆ مەسەر نەوزی ماکەدانی تێکراوە بە پوڵی ئاوایی تیکراوە کەس نەبوو یارمەتیدان بە هەر خەڵکی ئاوایی ئیدارەیە ڕاهوی تەرابەری گلیدێرێکی بۆ نردبووین و لەگەل لۆ دێرێک ئەوش یەک دوو ڕۆژی ئەمەتی ئەنا ماڵی وادە ملیێنێکی پوڵداوە ماڵی وادە 500,000 ئاوایی تە هەرکەس بە توانایی خۆی پوڵی یاوە زۆر باشە کە ئاوا هاودڵم پێکەوە گشتان یارمەتی یەکەیان کۆمەکی یەکەیان زۆرە شتە باشەوانە بەڵە جاوەڵی ئەوە شتێکە کە ئەگەر خۆ هەر پیا و نابێت چاوی لەوە بێ بڵێ ئەگەر دەوڵە هات و دەوڵە هەر یارمەتی نەدای پیا بێ خۆی هیمەت بکە خۆ پیا و ئاگای لە خۆی بێ و خۆ بەڕێو بەرم باشە باسی و جلە کوردیانەتم بۆ بکە ئێستا کاتی هاتووە باسی بکەینیانە وەڵایی جا هەرچیە فەرمونون من ئەوەی بتوانم من لە خزمەتتانامەوە گەر شارزایم نیوە جلی کوردی وەڵی جاییتە کورد بەلی باسی کوردیەوە جوانە بەو جلە کوردیان نوێ جوانە جاییتە هەر کەس بە هەم زمانی خۆی بە هەم ژیانی خۆی ئەی باسی ئەوم بۆ بکە بزانم ئەم ناوچەیە کە فەیزوڵڵا بەیگیەوەیە شتی چیەکە نەبەریان ینی لیباسێکی تایبەتیان هەیە وەک بڵێن کوردیەکی تایبەت ئەی بۆچی ئەلانەکە لیباسمان هەیە کراس و پاتۆڵمان هەیە ڕانک و چۆغەمان هەیە مراتخانیمان هەیە وەڵا ئەکسەرە نەیتر بۆ زەماوەنەکان هەر مراتخانیەکە نەبەریان ئەوانەوە چلتیکەیە لە پەشمیشەوان یا شتێک ئەوە مەرەزی پێڵن بەڵێ لەوانش بەکاردێنن ئێوە فرەنجیتان نییە فەرەنجی ینی ئاوایە سەرشانەکانی نا ئەوەی منتەقەی لای هەورامان ناوەڵا پرسیارم کرد بزانم ئێرەشتی وایان هەیە یان لەمانە نییە ئێستا کاچینە ناو شایەکانمانەوە حەفلەکانمانەوە جوانەکانمان زۆرتر کوت شەڕواڵەکە نەبەریان بۆچی شتی وایە بۆ ناچن بەرە و لیباسە کوردیەکەی خۆمان کاوپاتۆڵ بکەنە بەریان قوربانە گەر بتەوێ و نەتەوێ زمانی ڕەزاشا ئەوی لیباسی کوردی قاچاق بوو خەڵک چونچی شتەکە قاچاق بوو زیاتر گرنگیەدا بە جامانە و بە مێزەر و بە کاوپاتۆڵی کوردی ئێستا شتەکە چونچی بینێکە گەر ئاوا شەڕواڵ ئازاد بوو خلاصە خەڵک بە دڵخوای خۆی زۆرتری ئێستا دیارە خەڵک بۆ ڕز بووە لە شەڕواڵ وردە ورداگەڕەوە بۆ ڕەسەنەکانی کوردی خۆیان و بۆ لیباسەکان خۆیان ئێوە بۆ شایەکانتان یا مناڵەکانتان هەر گشتان جلی کوردیەکە نەبەرتان ئای گشتمان جلی کوردیە کڕین و بۆ زەماوەنەکانمان و هەموو لیباسی کوردیە پۆشین و ئەچین بۆ زەماوەنەکە ئیشەڵڵا هەمیشە لە شای خۆشی یابن جا ئەگەر دەنگتان خۆشە شتێکی خۆشمان پێشکەشکن باشە کوڕە وەڵی پیاو لە ڕووی هەڵنایە ئەناخۆ دانەمانتیانە ئێمەین و بینەران بەخێر بن یاخدا جای کۆپلێ لە گۆرانی خوا لێ خۆش بوو سمایلاغا عباسی ئەڵێم ئەوش بەخۆشیەوە وەتەن دێوانەکەی خۆتم وەتەن من خاچی بەر پێتم جگەر سوتاوی لاوانی بەبێ ماڵ و بەبێزێتم لە باغی عیشقی میلەدا فیداکەورینەکەم شێتم گەڵاڕێزان گوڵی باوغی بە باودا وەی بەهاری دیکە دێدا و داخلادا
وەی هەناسای باغەوانی پیرەدەی کۆت وەی هەزاران خۆزگەژیەنی من وەهابەیە هاوڕانی ئازیز هاتوونەتە ماڵی کاکە بڵاوە دیارە زانیاریەکی باشی هەیە لە بابەتی ئەم گوندەوە بە بیان ناسێنین سلااوان لەبێ سەسلام دادیجان بەخێر بێ سەر چاوەکانم ئەو کەسانە ژەگەر زەحمەتی چێشاوی ئێوەی ناردووە مەمنونی ئێوەی لە پێشا دووەم مەمنونی ئەوانشی زۆر سپاس دەکەم کاکا بڵاگیان زۆر سپاس دەکەم لە پێشا خۆت بناسێنە با بزانین ئەبڵایە ئەبڵای شۆرەتم ڕەحیمیە ناوی بابم مستەفا بووە هەر خۆتان و بابتان و باپیرانیشتان هەر خەڵکیێرە خەڵکی وێرە بووین باڵێ ئەوەی هاتوون بۆ لای کەسێکی زۆر شارەزا و باش ئەوەی ئەگەر من زانی بێتم ئێمە هەر خەڵکی وێرە بووین باڵێ باسی ئەم گوندم بۆ بکە بابزانم ئێرە پێشتر چۆن بووە ئەم دێمە ئەوەڵ لە ئەلان زۆر خۆشتر بووە چون ماڵەکان هەمووی پڕ بوو لە خەڵک ئیدی وای لێ هال ئەگەر ئام بێ ئاوی و بێبارانی وشکە ساڵی شتە بەسەرا هەل ئێمە کەشاوەرزی خراپمان هەدا ینی ئاومان نییە ئیدی زۆر لە ماڵەکان چۆڵیان کرد ڕۆیشتن چوونەتە شار دەی ئێمە لە قەولوا بوو دەوڵەت ئامان بۆ بێنێ لە چۆمۆ نازانم دووربین و نەخشە بەرداری و شتێ هاتن چەندێک خۆ لەویانەوە جێی منبعەکەیەتی ئەوە جێ ئیستەخرەکەیەتی و ئەوە جێی چیەتی نازان فریویان داینیان بەڕاستیان بوو ئەوانە ڕۆشتن نهاتنەوە نەکرا ئیدی نازانم ئەسەرەکەی چی بوو دەی ئەرزی بە خزمەتت دەکەم ئێمە نمایندەکانیشمان زڵمیان لێ کردوین چونکە ئێمە دێ گەورەنین و هەزار ڕێیمان نییە نمایندەکان پێش ئەوەی ئەگەر بێنە ئێرانە قەولیان پێداین ئێوە ڕێیمان پێ بن زادەتان بۆ چاکەین و چیتان بۆکەین و چیتان بۆکەین کووا حیتمان نەدی بەداخەوەم حیفێوەڵا چون باخچەمان هەدا ئەیڵێمەوەش ئێمە بێداشمان هەدە لە سار و خامیشە چەند ساڵە ئەو بێداشتانی ئێمە دێنە ئێرانە خەمیرێکیان پێ نیە برینێکی پێچەورکەی بۆ ئێمە ئەوە واقعەنەوە زوڵمە لە ئێمە یعنی ئەگەر کەسێک لە دێران نین یعنی ئەگەر کەسێک کارێکی بێ چوزام دەستێکی پشکێ پایەکی برینێک زەخمێ بێت چواردەسە بیبن بۆ ساروخامی یا بیبی بۆ تیکانبابی بۆ بکەن دەرزی لێدن خدا نەکا بێن دەرزیە لە کەسێک بڵێن بێن بەرە ڕووپیان بڵم ئەوە زۆر کێشەیەکی قورسمان دادەخانم گیان دوو ئاغابوون بە نامی ئاغا سەلیم خان و ئاغا مەجی خان دوو برابوون ئەو قەڵانە ماڵی ئەوان بووە ئیدی ئەگەر هاتە ئەو بێبارانی وشکە ساڵی شتەکە پەیا بوو ئەوانش ئەوان وەک ئێمە نین ئەوان خەرجیان گران بوو ئەوان هەر بەو مۆدەی زوو خەرجیانە کرد و ئەڕۆشتن ئیدی وای لێ هات بم ئاو زەمین و بێ ئاویوینە بەڕە ناچوون ماڵەکانیان ڕۆشتن چوونە شارۆ لەوێ هەردووچان ئەمری خدایان کرد بوون خۆشمانەویستن لەم منتەقەدا بۆ نیسبەت بە ئاغای ئەو دەیانێکە زۆر پیاوی چابوو ئەی کەسیان لێرە نەماوە وەک بڵێن کوڕێکیان نەوەیان ماوە وەلی کەسیان لێرە نەماوە هاتی تۆکەن ئەی باشە کاکا بڵاگیان باسی کێوەکانی دۆر و پشتم بۆ بکەوە بزانم ناویان ئێمە ئالەولایەوە هەمانە باخی کە حەمەمراد منشورە سەحەبەکەی زوو ناوی کە حەمەمراد بووە ئەوە هەر بە ناوی ئەوە ناو نراوە هەلوونەمان هەلە لە تیکان دەپەوەدی هەلوونەش وەک ئێمە بیستمانە بە نامی هاڕونە ڕەشا تەپێکی لێ لە کەڵەکاوی پێڵین ئێمە ئەڵێن ئەوە زوو شارێک بووە شارەکە بە ناوی هاڕونە ڕەشا جا هاڕونە ڕەشە ئێمە ئەن ناڵێن هاڕونە ڕەشە ئێماڵین هەلوونە بە قسەی قەدیمیەکان ئەوە هاڕونە ڕەشە بووە هەتا لەوانە پێما کتێبیشی ببێ دێ ئەرزی بە خزمەتت دەکەم ئاوا دێتۆ باخ شامە سەحەبەکەی ناوی شامە بووە ئەلئانیش هەر تایفەی ماڵ شامان پێڵەن بەدەستیانوەدا دێتۆ ئەمدی و سماخان ئیدی بینەڵا سماخان نازانم سماخان ترشی ئەو ترشە سماخە نییەوە مەسرەفیەکان ئەیکەنە چێشۆ ئەو ترشە سماخەی زۆر لێبوو ئیدی نازانم بە ناوی ئەوە ناونراوە یان نامن ئەوە دەقیق نازانم لەسەری ئەوە هەمانە کەمازار نازانم کەمازار بەڵام بەچیوە ناونرابێ ئەوە دەقیق نازانم دێتە ئەمدی و کانیەکی لێ بە نامی کانی باخ ئەوەش داروباغ بۆ زووکانیەکەی هەر ماوە و ئەلعانیەوە کۆلوبیرمان لێ دروست کردووە مەعزەرەتە خوازم حیوان و دامداریش دەچێتە سەری
بۆیە هەر بێرەشەڵەن باخچە چون پێم وابێ ئەو نەدار و باغ و شتی وای لێ بۆیەوەی بۆیە پیاڵەن باخچە زەمانێک ئەگەر ئێرانە دار و باخ و کەشاوەرزی و کەی خولا و مەزیس و تشتیلاتی ئالەمدەی ئێمە بووە ئالە و منتەقەدا نەبووە جاری ئەوەڵ ئەگەر ئەو پازگا هاتێتی کانتەپە ئەیول هەواڵ باخچەی پرسی جاری ئەوەڵ ڕێز پازگاکەی وتیان بۆ پرسی وتی پێم سەیرە ئەوەی خەڵک لەو منتەقەدا ڕووکاتە ئەو پازگا شناسنامەکەی بە نامی باخچەوەدا نازانم باخچە لە کوایە وتیان وڵا باخچە بیسی ماڵاوەدا لە ناوچێوانایە ئەیول وتیان بۆ وتی با بە زمانێ ئەم دی ئێمە شێخەدێ بووە حەچی جمعەدا ختمی تیا کراوە خەلیفە حەمەدەمینەوە لەو قەبرستانەی ئێمە لە مەلازەر دەدڕوو سەیڕەحیم ئەوانە هەموو بەنامێ بوون ئێمە حەومەرقەلان منشورە نیسبەح دیوانی ئەدەب هەر مەرقەلی مەرحومی مەبارەکی لێرە لە ئەم دی ئێمە زۆر دێ گەورە بووە ئەمجار ئەم بەرماڵان شتە وەک ئێمە لە باپیری خۆمان بیستووە باغ و باغاتێ بووە ئەگەر پیاوە کوشتایە بچوایتە ناوی کەس بۆی پێیا نابووی حتا باغەترەکەی نمونە بووە ئەوەڵ ماڵ ئەگەر هاتن ئەو خۆرەتاوە باغەتری باخچە بووە بە نمونە بووە جا ئابۆ منزورە ناوی وا دیارە ناوی نراوە باخچەوەی ئێمە بزانین دەیدی هاتەکان دەورە پشتیشمانێمە ساڕۆقامیشە یەکتیکان دەپە دوو دەرزیوەلیە سێ کانیشێتە چۆڵە چوار دێتەوە کڕکڕە لە هەر هەمساڵەمانە چۆڵە ئەوە پێنج دێتەوە بۆ قشلاخ ئیلی لەوەلا ئێمە هامەرزەکانمانە ئەو چەندێرە زۆر باشە یخوا دەست و چاو خۆش بێ خاڵ ئابلاگیان هیوادارم تەمەند درێژ بی دەست و چاو خۆش بێخوا لەشە ساغ بێ ئیشەڵا زۆر سپاس هاوڕێیان با بڕۆین بۆ بەشێکی تر لە پرۆگرامەکەم. پورەگیان سلااوە لێبێ باشیشکور زۆر سپاس باشە خێر بێنێ خدا سەرچاو زۆر سپاس خۆش بی ئەخوا لە کار بوویتەوە یان بەڵێ لەشە ساغ بەخوا بە ڕۆژا خەریکی چیت وەڵا خەری کار ناو ماڵ و سوزانم یارمەتی هاوسەرەکەتەی زەمینتان هەیە یا کشاوەرزی بڵێ هەرۆڵا لەو کارچێوەکە من کار ماڵەوەکەم و هاوکاری یەکەکەنی تروانە وەڵا هەموو شتێ پێکۆیتی باشە ئەی زەوینەکەتان بەهرەی چییە زەویەکەتان وەڵای گەنمە و جۆنۆکە و سوزانم داریش ترش و جۆز و بادەم و قەیسی و کەوایە باغیشتان هەیە لێرە زۆر کەس باغی هەیە یان فقط ئێوە هەموو کەسەیەتی باخ زۆری زۆر باشە وا هەیە کە بڵێن پارەی لێ دەربێن و بیفرۆشن یان نافقەت بۆ خۆتانە و بۆ دەر و جیران و مناڵ و وەڵام میوەشتەکەنە وەڵا نایفرۆشن هەر بەش خواردن و دەر و جیران مەسەرەنەواکە دەینا جۆز و ترش و شت بەڵێ ئەوە هەیە ئەو قەیسی و سێ و ئەو شانە وشکێکم بۆ زمسانان دابنیشن بخۆن سێوی لێ نییە بۆ فرۆژ مەسەرن سێوی کەزوانیەتی بڵێ هەڵیەگرن هەر ئەوەندەیە کە بەشین ئەو زەردە هینەکەی لێ مرە باشتێ پێ دروستەکەی باڵە بنە باش دروستەکەین سێوە زەردە تورشیات وشتا ترشیاتیش دروستەکەی زۆرتر تورشیاتی چی دروستەکەی کەلەم و کەرە و سووا و خەیاروشتە زۆر باشە یاخوانۆشی گیانتان بێ باسی تورشەکەم بۆ بکە بزانم بەو تورشە چێش چی لێنەی زۆرتر وڵا تەڕەکە بابوو چوزان ماسی و دەیوەڵایە ماسیەر پێوەیە کرێ و ماکەڕانی شەر گردەکەی پێوەکەی ناوانە خۆشی شەوانە وڵا خۆشە پێ باشە دەست و چاو خۆش بێ یاخوا ئەو مەڕانە هینێوەن سلااو باشیش چاکچکی بەخێر بی یاخوا سلامەتیش کرد بازە مەڕانە هینێوەن وەڵاوەین جیرانێکمانە هینێ من نییە چیەکەن وا مەزانی بە دیاری مەڕەکانتانەوە بێت وەڵاوە بڕێژغاڵشت بوو لەوێ یا کۆم کردو خەڵکی ئێرەی وایە بەڵێ بەڵا خەڵک گەرم ئەی خۆت بە ڕۆژە خەریکی وەڵا خۆم خەریک کەشاوەرزی و حیوان داریشتی هاوم حیوانی پاتاڵشتمان هەیە بڕێ زەمینمان هەیە و هەر خەریکەوە ڕەوا ببینێ ئینشاءڵڵا ئامەد بی یاخوا کەوایە توانی ئەو پرسیارەی من وەڵامی پێ بدەیتەوە بزانم دێهاتەکانی دەور و پشتی ئێرە کوێن دێهاتەکان دەوروبەر ئێرە تیکانتە بەمان جیرانمانە دەرزیوەلی جیرانمانە داشاغڵ لەولاوە جیرانمانە لێرەوە سار و قامیشە لەم لایەوە قشڵاخە لەولاوە ترکاشەیە
کڕکڕش چۆڵ بووە و کانیشەتێژەوە بۆ شەڕی تیاکرا شەڕ دەوڵەت و حزبی دموکرات چۆڵە ئێستا کەسی لێ نەماوە ئەوێ وڵات دوو دێ جیرانمان هەنەوانە چۆڵن و کەستیان نەماوە هاتوو چۆشتتان چۆنا کچیان لێ خوازن توزانم لەو دێهاتی جیرانمان وڵا کچیشیان لێ خوازین و کچیشیان پێین و هاتوو چۆمان هەیە و قزمایەتیمان لەگەڵەکەن و فاسلەکانیان چۆنە نزیکە ینی ئەگەر کارێکتان بێتوانن بە ئاسایی هاتوو چێ ئارەوەڵا نزیکە ناوەتان نزیکە بەتوانین بە وەسیلە بە ماشە نەچین و دین و شەوانە جوانەکانەچن بۆ ئەو دێهاتی نزیک بۆ گۆرەی بازی و بۆ کایە و شل ئەچن و هاتوو چۆکن خۆیەوەش جوانە نێشتا تەمەندانەونە نەڕۆشتوەتە سەر ئێوە شەڕ ئێمە شەرە ڕۆی ئیجازە نییە وڵای جاروایە ئەبێ و جاروای جازە نابێ و بەدەست خۆمان نییە ئیتر باشە ڕئیسکەوایە ژنەکەتەوە نیە وڵات جا پیا پرسیشی پێکا وەلی هەموو کارێکشی بەخسە ناکە ئای چۆن نانا پێکەوە هاودڵیتان بێ ئەو نازانێ من باشترە زانم بە قسەی ناکەم جارە باشە وڵا ئەو باشترە بە قسە یەکەم باسی ئەوم بۆ بکە ئەگەر کارێکتان ببێت کەلوپەلێکتان پێویست بێت ئەچن بۆ بۆکانیان ئەچن بۆ کام کوێ بێتان نزیک بۆ بۆکانەچین بۆکان سایان قەڵا وڵا ساینقڵا بۆ ئێمە دوورە بۆ هێ ناچین ئێمە هەست بە بۆکانین وەچین بۆ بۆکان بۆ خرید و کەلب و پەلوش کڕین منی بۆسە هەیە خەڵک سار و قامیشە هەموو شەمەیە دێ سوارە بین بەواچین وەسایلەکانە کڕین و دینەوە زۆر ماڵەکانیش خۆیان ماشێنیان هەیە خوان بەوە هاتووی چووەکەن ئەوانەیەکە نیشمانە بۆ مینی بۆ ساچین ئەی پێشتر ڕێگاوبان ئاوا باش نەبووانە ئێستا ڕێگاوبان بڕێ باشتر بووە ساڵانی زوو بەفری زۆرە هاتوو یان ڕێگاوبانەوە باش نەبووانە بەڵێ جارانەوەڵا ساڵان زوو یان وەڕێگاوبان لەبیرم نایە باشە یان وانە بووە و بیلاتێژبی وەسی لەو شتیش نەبووی بە گوێرێش ئەچون بۆ شار ئەچون بۆ شاشتیانێنا ئەی باشە زمسانانی ئێرە زۆر قورس و قایمە ینی بەفر دێت بڵێن 1 میتر 2 میتر ماشەڵا ناوەڵا وانە بووە زوو تا من لەبیرم دێ بەفر وانە باری وەگە ئاوا ڕێگاوشت بگیرە و خەڵک نەتوانانی هاتووی چۆ بکە باران وشتەی چۆنە زمینەکانتان باشن ینی ئاوەکەی باشە ئاوەکەمان باشە بە زیاد بێت لە تیکاند بۆ ئەو خواردنویان بۆیە ناوین وەلی زمین و زارەکەمان توای دێمچێڵە و وڵای جانێکمان بۆ حیوانداریە نا بەخوا هیچمان خۆمان پێ بەخێو ناکرێ ئێرەکانیە گیان ئەشکەوتێکی لەیە وڵای ئێرە کانی لێیەکانی لە سەروی ناودێوە لە پیاڵن کانی سەر و کانێتی شە لەو بەرۆ پیاڵەن کانی جوازەکان بۆ پیاڵنکانی گوێزەکان ئەوە زوو من لەبیرم نایە باخە جوێز بووە هەر بەو باخە جوازە ناویان ناوەکانی جوازەکان بۆچی بە دوو بەش تەقسیم بووە سەرێ و خوارە ینی ئەوەندە زۆر بووە پێشتر ئەم دێهاتیان وەڵاخۆ هەرسی چلماڵ بووەوە بووە بە دوو گەڕک بیلاتێژی بۆ شوانگرتن مەڕ نییە ئەو گەڕەکە لاوەستا لەتیان کردووە ئەو لا دوو شوانیان گرتو بۆ خۆیان ئەم لاش دوو شوان بۆ خۆیان ئەم بووە بە دوو گەڕک سەری پیاڵین و گەڕە خوار و دەست و چاو خۆش بەیخوا زۆر سپاس زۆر مەمنون دەست خۆش بێ لەسەر ئیزنەخوا چۆنی بە قوربان سەلام باشی باشی چۆنی چاو کاڵگیان ماشەڵا لەو چاوانە ناوە چییە چاو جوانگیان نیها چەند ناوەکە خۆشەیانی چی یعنی شوشە بەڕاستی شەرۆک شوشە وای نیها چیەکێکی بۆ قوتابخانە بەڵێ پۆلی چەندی شەشم تا چەندی لێ ئێرە تا شەشم ئەی دواترە چم بۆ کوێ من دەستم بۆ شەبانە ڕووزی زۆر دوورە لێرەوە ئەچی بۆ دێهات یانەچم بۆ بۆکان بۆ بۆکان بۆ مەدرسەی ئامل ئەی کێ دەتبات و دەتهێنێتەوە چەند نفەری دیکە لێرانە بێکەوەی ڕفت و ئامە دەکەین سەریسمەمە دەگرێت باشە بۆ قوربان ئەی لە مامۆستاکانە ڕازی بەڵێ خۆشیانتەوێت بەڵێ ئەی هاوڕێت هەیە بەڵێ ناویان چییە زۆریانم هەیە کانی شیلان ئەوانە ڕفی قسەمیمی ساکار نەسیم نەسیم ئێستا لە وەکان دەخێنێ ولی وای لە تۆ گەورەترەوانیە ئێدێ هەمووی کچێران ڕفێکەین دیوە خوشک ڕفتار دەکەن بێکەوە ئافرین بە قوربان ئەی باشە شەعرەزانی شەرێکی خۆشم بۆ بخوێنی بەڵێ
هەواڵان چیژان کوڕان منداڵان خوێنن دەوای دەردمانە سەنگەری نێو بەردمانە هەر ملەتێ بخێنێ هەرگەز شکاز ناهێنێ هەر بژی زندەواری بژی ئاغای دەنیا. ئەی ئافرین بۆ قوربان زۆری شارەکە خۆش بوو دەسە خۆش بێ پێت خۆشە لە داهاتوودا بیبی بچی بم بە دەندان پزیشک. فەرین دەندان پزیشک ئیشەڵڵا کە سەرکەوتووی بە ئاواتەکەشە بگەی بە قوربان خۆش بیاخوا خۆ حافیز. ئێوە چۆنن سەحەتتان باش؟ دادیجان بران نەمریا خۆ سپاس دەکەم بەخێر بێن یاخوا. زۆر سپاس. با بزانم وا دیارە لە کار بوونەتەوە بۆ ئاوا دانیشتوانە؟ تازە لە کارتەوە بووین و خەریکی مەڕووماڵاتی شتی بوونی. کارتان چییە بە ڕۆژا خەریکی چی؟ وەڵی خەریکی حیوانداری خەریکی مەڕووماڵاتی خەریکی توزانم لای مەڕێنی وەچین بۆ چێ و کەجوکی چێ و شتەکەی. حیوانی وەک بڵێن مانگا شتتان هەیە؟ لە مانگامان نیە وەڵا فقط مەڕمان هەیە مەڕی مثلا حیوانی وردەمان هەیە حیوانی مەڕشتن. زۆر باشە هەر خۆتانەی بن بۆ کێ و یان شوانتان هەیە؟ شوانمان بوو شوان ئێمە هەژمان کەش دەلعاو تەوا بووت ئەڵان تقریبان 6 ڕۆژێک کە تەوا بووە ئەنا خۆمانەچینە لای لەگە برایەکمەوە کاکەم لای مەڕە. هەر مەڕی ماڵی خۆتانەیە ناهین دراوسەکانی جەمەوەکەن و ئەیبەن هەر شەوێک کەسێکەشێ لە لای وڵای ئەلعانەکەمە هەمن و کاکەمێتی ناوانی کە هەموو هەرکێ دوو ماڵ مەسەن زیابن و ئەتنەی بۆ چێ و بۆ ئەم لەبوولا. ئێوە هەوارتان نییە بڵین مەڕەکانە بن و بینێک لێ بمێنێتەوە جابی؟ وڵا هەوار تەوا بوو هەوار هاوی نانەچن هاوار ئەچن بۆ کێوانن هاوینان تەوا بووە ئەلعانە هەمووی دێنەوە بۆ ماڵەوە. ئەی کەشاوەرزی شتتان هەیە؟ ئەرە وەڵاوە زمینەکانمانە کەشاوازیشمانە تا نازی باشە لە خوددا بەزێ بەش خۆمان ڕستان بە بەهرەی زمینەکەتان زۆرتر چییە؟ وەڵاهی گەنم و جۆ و نۆک و ئالە و باسانە. باشە بۆ جۆیەکە پێم بڵێ چون گەنم ئێستا بڕێک شارەزایمان هەیە کە چۆنە و چۆنە بۆ جۆیەکەشێ هەر ساڵ نە ساڵە جۆش ئەیچی پایز و پایزدایەتێنی بۆ مەسا هاوین وە لێ ساڵەکەی تێتر نابێت جۆ بچێنی وانە؟ بەرە وەڵا بە خۆتە مەسەن زمینەکە بەرداشتەوە بێ وڵاتوانی دیسان بیچڵی تۆ بیکەیتەوە بە جۆ. ئاوشتەی زۆرەوێ یاننا؟ وەڵا ئاویشی ئەوی ئەرە وڵا سێ ئاو چوار ئاو سێ ئاو ئەرە وڵا ئەوێ پێ ئاوی دی. بابزانم خێزانتەوەە؟ بەڵێ بابزانم تۆ چۆنی چیەکەی؟ خەسەر چاوەکان خۆشحاڵ بمەدینتان یەخدا بەخێرن. زۆر سپاس دەکەم جا ئەگەر زەحمەت دەبێت کەمێک وەرە لای منۆ ئاوا. ئەی تۆ بە ڕۆژا خەریکی چیت لە تەواوی ئەو شتانەوە ئاغاکە دووتی یارمەتیە یان ناتۆ هەر لە ماڵەوە دانیشیت و لەگەڵ مناڵەکانتی؟ نەوەڵا یارمەتی ئەویشە دەم و کاری ماڵشەکەم و هەموو کارێکی لەگەڵەکەم. باشە بۆ بیتەوە نان و چێشتی حازر نەبێ؟ وەڵا بووشە ئەیتی هەیە ئەرەوەڵا لی تووڕەبی بڵێ ئەو کوانانەکەم و کوانەهارەکەم ئەوەنەما لە بینان نییە. نێوانتان باش؟ باشش کرێرەوەڵا دەست و پوختی چۆنە؟ باشە زۆر چاکەوەڵا. باشەوە لێت ڕازیە وا دیارە دەست و پوختی باشتە. باسی ئەوم بۆ بکە من دەنگێکم بیست باسی سەوزیە کرد. کابراایەک بوو ماشینێکی پێ بوو کە سەوزی هێنابوو باسی ئەم بۆ بکە بزانم سەوزیەکان چۆنە و چۆنە ئەیکڕن ئەو کابراایە هەمیشە دێت یان خۆتانەچن بۆ بۆکان ئەیکڕن لەگەڵ جیرانەکانە دانیشن پاکیەکەن دروستیەکەن؟ وەڵاهی هەر هەفتەیەک ڕۆژێک دێ لێشێکڕین لە بۆکانی ژێکڕین چە دروستەکەین و جێبەجێەکەی. ئەی باسی تورشیا توشتم بۆ بکە بزانم تورشیا دروستەکەی؟ ئەرە وەڵا زۆرتر تورشی چی دروستەکەی؟ وەڵاهی سوزانم کەرەوسە و کەلەمە و گێزەرە و بیبەرە و بەنجانە ڕەشە و چوزانم ئەلاقم پێ نیە دروستیان ناکەم. هەر ئەم پیاوان ئەڵەن زۆر حەزیان لە بەنجانە ڕەشەیە ئەی ئێوە جوان؟ ئەی چیێرە وەڵا باش هەداخل بە خاتری شوەکە دروستی کە؟ بۆ خۆ پێ خۆش ئەوەیە ئەو پێ خۆش نەبێتن نییە لە ماڵ بوو ئەرەوەڵا دەی باشە دەست و چاو خۆش بێ خوا زۆر سپاس خواهش دەکەم مەمنون هەمیشە لێوتان بپێکەنیم بێ سەرە چاوانم خۆشحاڵم چۆنی؟ باشە. ناوە چییە؟ سەیوە. سەیوان؟ چەند ناوەکەشە خۆشە سەیوان ئەم جلە کوردیە جوانانە کێ بۆی کڕێوی؟ باوکم.
بابت خۆشەوێ؟ بڵە بابە خۆشتمەوێ. بۆ قوربان خوا حەفزی کایەخوا. ئێوە کلکەوانە چییە لە دەستا کێ بۆی کڕیوی؟ دایکیشە خۆشەوێ؟ باشە بۆ قوربان. باشنەوە؟ بەخێربی سەرچاو بەخێر تەشریفتان بێ بەخێرێ. خۆش بیاخوا خەریکی چین بە ڕۆژەم؟ وەڵی خەریکی کشاوەرزی و دامداری و ئاوە مەژغوڵی. ئێرە زۆرتر کەشاوەرزیان هەیە یان حیوان هەیە و دامداریشیان هەیە هەردوو کاریان هەیە. بەڕای ئێوە ئەو باغداری و ئەو باغداری و مەزرا و کەشاوەرزی وشتە سەخترە یان ناپشی بۆ حیوانداری و ئاژەڵداری و وڵی جا کاری کشاوەرزیش سەختایەتی خۆی هەیە دامداری سەختایەتی خۆی هەیە وەلی بەزیاد بێ هەر باش بەزیاد بێ. باسی ئەوم بۆ بکە بزانم مەڕتان هەیە ئێوە وایە مەڕەکانتان چەند ماڵ ئەیبن بۆ کێوەی هێنەوە چۆن مەسەلەن ئەم دێ کە 35 ماڵە ئەبینە دوو گەڕەکی خوارە گەڕەکی سەرێ مەسەلەن هەر گەڕک مەسەلەن گەڕەکی سەرێ شوانی خۆی هەیە گەڕەکی خوارێش شوانی خۆی هەیە مەڕەکەمان بە دوو دەسا لەوەڕێ جا بە دوو دەسا لەوەڕێ تر ئەو دەسە لەگەڵ ئەم دەسەی دیکە جودایە بە جودا لەوەڕێ چون زۆرە مەڕەکەی بۆ نابێ بڵێ مەسەلەن کەم بە دەسەیەک نالەوەڕێ. ئەی وا هەیە کە پارەی لێ دەربێن و ژیانتان بەڕێوە زیاد بێ بە زیاد بێ خراپ نییە بە زیاد بێ. باشە الحەمدلله ئینشەڵڵا هەمیشە لەشتان ساغ بێ و دڵتان خۆش بێ ئەو بۆ چۆڕۆی وەرە بیستمانە کە ئێوە نایلان وانە باسی ئەوم بۆ بکەم با بزانم لە کەنگێەوە خەریکن. وڵات تقریبن من بڵم چەند ساڵ شاید 8 ساڵ 9 ساڵ بێکاری نایاکەم. بەڵێ وایە لە مێژە چۆن بوو کە واتان بیر کردەوە کە منەشێ نایلێ بم یان ئەوەتان زانی لە خۆتانەکە ئێستەعدادیەوەتان هەیە؟ وەڵی ئەلاقەم پێی بوو. کێ بوو بووی ینی باوکت بووی برات بووی یان ڕفێقەکانت ینی کەسی نەوەڵا کەس نەیبوو فەقەت لەسەرێکە خۆم ئەلاقەم پێی بوو لەوێنانە لە بۆکان چوومە کەلاس لای کاک مەسووری بارامبەگی لەوێنانە کلاسم تەوا کرد و مەشغوڵ. ینی ئەو نە ئەلاقەت بوو تا بۆکانە ڕۆشتیتەوە ئاهاتیتەوە ئێرە؟ ئەرە وەڵا ئەلاقەم پێی بوو بۆ شتە. باشە لەم 8 ساڵەیە بووە بەرهەمێکیش لە خۆت بڵاوکەیتەوە یان بۆ کەسێک نایلێ بێ نەمبووە نەمبوو. کەس داوای لە نەکردووی کاتێکە پێکەوە گەشتان جەمەوە لە شەوانە سەرنجستانە لێرانە خۆمان ئاوە کۆبوونەوەمان هەیە دانیشن بە زەربوونایەوە شەوە بینە سەر ئەوە بووە. باشە ئەو کاتانی کە پێکەوە جەمەوە بن باسی یاریەکانم بۆ بکە بزانم ئێستاش گۆرەوی بازی و دۆمینە و دامە و شتی وا ماوە؟ بەڵێ ئەرەوەڵا ئێمە خۆمان لێرانە جۆرابێنەکەین دۆمینە هەرەکەین جستانان کە بڵێ نام فەسڵە مەسەلەن تەوا بێت تێپەڕێ لێرانە مەدانمان هەیە لێرە مێشێنەکەین هەڵماتێنی پێڵەن لا ئێوە هەڵماتێن پێڵێمە مێشێنی پێڵێن ئەو سەرگەرمیانەمان هەیە. زۆر باشە ئەی فوتباڵ شتەوان ناکەن جوانەکان باڵشمان هەیە وەلی متەسفانە هیچ جێگایەکی وامان نییە مەسەلەن زمینێکتانە چەمەم بێت یا ئستاندارد بێ فوتباڵی لێ بکەین زمینێکی ستانداردمان نییە کە بین لێرانە مەسەلەن فوتباڵ بکەین. ئەی تیمشتتان هەیە؟ بەڵێ تیمیشمان هەیە وەڵام. تیم و فوتباڵەکەتان ئەچێ بۆ ئەو داهاتانەی دەوروپشت یان نا هەر لەگەڵ خۆیانە کایاکەنوتەوە؟ جار ئەچن و جار ناچناوە ئەچن و ناچن. چاو خۆش بەخوا شتێک تێ پێشکەشمانێکی؟ وەڵی جا لە خزمەتە ئەگەر زەحمت نەبێ شتێک پێشکەش ئێمە و بینەرانمان بکە. ئەری کوڵماناسکاوا کردە بەو بای باواشینە کوڵماناسکاوا کردە بەو بای باواشینە سەرمالیای داواونیە پڕێ دەبووە لاواخینە سەرمالیای داونیە پڕێ دەبووە لاواخینە هەری وای 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 خەڵ خەڵێگەلدا وریێدا ئەسڵا بەگی ئازاوادەیە ڕەوشێندا کوریێدا ئەسڵا بەگی ئازادەیە ڕەوشێندا کوریێدا ئەریزە چۆن پیر نابم بابەکەم وەیدی دەکەم نەدەمێ بە سەرێدا حەیفا بووە و ڕەنێزیە بۆ مدای بە زاوادا حەیفا بووە و ڕەنێزیە بۆ مدای بە زاوادا کانیای بەرێ ماواڵەنێ بۆ قەیتیە کاواویە کانیژی
شوێندا کوڕێدا ئەوەش بەخۆشیەوە بەخێر دەست و چاو خۆش بێ خوا دەنگە نەڕزێ زۆر سپاس دەکەم دەستان خۆش بێ خوا زۆر سپاس عزیزانم پرۆگرامی ئەم ڕۆژم کۆتایی بەهات هیوادارم بە دڵتان بوو بێت ژیانێکی پڕ لە ئەڤین و ئاشتیتان بۆ خوازم تا گوندێکی تر و پرۆگرامێکی تر خواتان لەگەڵ